حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە موچەی کۆتا مانگی ساڵی ڕابردوو بداتە فەرمانبەرانی لە کاتێکدا موچەخۆران 2 مانگ و 20 ڕۆژیان لە ساڵی نوێ بەڕێ کردووە و چاوەڕوانی وەرگرتنی موچەند بەبێ پاشەکەوت. تا ئێستا لیژانەکان کاریکمان تەواو نەکردیان. سەفین دزەی وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان لەو بارەیەوە ئەوە یادشرا کرد وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دەستکاریکردنی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە و ڕێخستنی خشتەیەکی نوێیە بۆ موچەی فەرمانبەران، بەڵام هیچ وادەیەکی لەبارەی کاتی دەستکاریکردنەکە و چۆنیەتی دەستکاریکردنی ئاشکرا نەکرد. ئەوەی زانیاری هەیە چەندین پێشنیار دراوە بە وەزارەتی دارایی بۆ دەستکاریکردنی چۆنیەتی خشتەی نوێی موچەی فەرمانبەران. 2 لەو پێشنیارانەش کە باس کراون ئەوەیە یەکەمیان لە سەدا 15 لە کۆی پاشەکەوتی هەموو فەرمانبەرێک دابشکێنرێت، واتە ئەگەر فەرمانبەرێک بەپێی خشتەی کۆن لە سەدا 50 موچەکەی پاشەکەوت کرابێت، بەپێی خشتەی تازە لە سەدا 35 موچەکەی پاشەکەوت دەکرێت. پێشنیاری دووەمیشەوەیە دەرماڵەکان کەم بکرێنەوە لەگەڵ موچەی بنەڕەتی بۆ فەرمانبەران خرج بکرێت، بە جۆرێک موچەی بنەڕەتی لەگەڵ دەرماڵی بڕوانامە و هاوسەرەتی و مناڵ خرج بکرێت. هاوکات بەپێی زانیاری سەرچاوێکی ئاگدار ئێستا وەزارەتەکان سەرقاڵی ئامادەکردنی بودجەی خەمڵێنراوی 2007 و پاشان ڕەوانی وەزارەتی دارایی دەکەن. لە ئێستاشدا هیچکان لە وەزارەتەکان بەهۆی ئەوەی ڕێنماییان لەسەر چۆنەتی خشتەی نوێی ساڵی 2007 بۆ ناتوە نەیانتوانیوە خشتەی نوێی موچەی مانگەکانی 1 و 2 3 ساڵی 2007 ئامادە بکەن. ئەم ناڕوونیە لە چۆنێتی دەستکاریکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە پێویست بوو پێشساڵی 2007 حکومەتی هەرێمی کوردستان ئەم ئامادەکاریانەی بکردایە بۆ ئامادەکردنی خشتەی نوێی موچەی فەرمانبەران. هاوکات بڕیار درابوو بەپێی زیادکردنی داهات چاو بخشێنرێتەوە بە موچەی فەرمانبەراندا، بەڵام حکومەت ئەو کارەی نەکرد. لە کاتێکدا حکومەت لە دۆخێکدا بڕیاریدا پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکرێت، نرخی نەوت کەمتر لە $30 بوو، بەڵام ئێستا بە ڕێژەی ناوەندیەتی لە $55 بۆ هەر بەرمیلێک ماوەتەوە. سەرباریەوەش حکومەت چەندین باجی لە سەراوڵاتیان زیاد کردووە. بەپێی وتەی فەرمانبەران چاوەڕێن دەستکاریکردنی موچە بەپێی خواستی ئەوان بێت و موچەیەکی بێپاشەکەوت وەربگرن، بە جۆرێک حکومەتی هەرێم دۆخی دارایی ڕێک بخاتەوە کە قەرەبووی ماندوێتی و ئازارەکانی ئەوان بکاتەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە تووشی بوون.